سەرچاو دایەجان یاخوا بەخێر بێیت وەڵای ئەمە ڕاستە و خۆیەکە دواتر دێمە وڵات بەسەر هەردوو چاوم بەسەر چاوم ئەم دایە ئەوێ دەرچێت چۆنی دەنگ و باست چۆنە سەرماتە ها دە یاخوا قەو سەرمان نەبێ سەردەژە گەرمایکەکەی لێ نزیکەیتەوە بە موچە بە خزمەت گوزاری بۆ خەڵک بکرێ بۆ عام بۆ ئێستا دستانە سارد و سۆڵەیە سەڵاو ڕێزەڵێ بۆ کەناڵەکە ئێوەشتا هەر شوێنێکەوە دێن لەبەرەوەی کە قوتی خەڵک زیاد بێ موچەی فەرمانبەرەکانی مامۆستاکان هی دکتۆرەکان هی هاوڵاتیان بەفر و بارانە لەبەرەوەی کە خەڵک سەرمای نەبێ نیوەی مناڵە مناڵ گوناحە لەبەرەوەی کە حکومەت مادی سەد و تریش بدا باشترە لەبەرەوەی کە نەوت و غاز زۆر بێ موچە زۆر بێەوە تا بەفرباروێ لەو شاخانە بەفرباریوە ئەم کە تەلە بۆ قوتابی و خێنکارە هەیە حکومەت با کاریان بۆ بکە با نەوت زۆر بێ بۆ پەیامنێرەکان بۆ ڕۆژنامە نووسەکان بۆ خێنکارەکان بۆ مامۆستاکان کرێ بۆ تەلەبەکان بۆ هەموویان کاکە دەستەکان و خۆش بێ گەورەت کردین زۆ سپاس مەمنون سەرچاو ئیشەڵڵا با بگەڕێنەوە سەر ئەوەی کە هەبوو دایشێک بۆ هاتبوو لە ڕێگای مایکی کەناڵی کەرکووکەوە پەیامێکی بۆ هەموو حکوومەت و هەرێمی کوردستان ناردکە بەگشتی خزمەتگوزاری ئاوردانەوە لە خەڵکی هەژار و فەقیر و خوێندکار و تەنانەت پەیامنێریی تێدا کرد سپاسیەکەی خۆزگا هەموو هاوڵاتیان ئەوە بزانن کە هەمووان پێکەوە بۆ ئەوەی کە کوردستانێکی باش و وڵاتێکی باشمان هەبێ ئاوا بەیەکەوە هەوڵ دەین داواکارەکانمان بخەینە گەڕ بۆ ئەوەی کە ئامانجەکانمان پێ بگەێنین